ئەمەی دەیبینن دیمەنی خۆڵەمێشکردنی نازناوێکی تری قەزای خانەقینە. باخەڕەسەنەکانی خورما یەکەیەکە لە نێو گڕی ئاگرێکی گوماناویدا دەسووتێن. باغدارەکان و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی هاوار دەکەن و دەڵێن فریای باخەکان بکەون، چووکە دەستێکی ڕەش بە مەبەست لە پشت سووتاندنی ئەم باخانەوەیە تاوەکو سەوزای شارەکە وشک ببن و دواتر خاکی باخەکان بکەنە بازرگانی یەکەنیشتە جەبوون. من ئەو باغە بسووتێ ئەم باغە سوتا باغ من سوتاوە وەکو یەک حسابێکم حکومەتیش کەم تەرخەمی هەیە کاکە بە قوربان ئیسێمە کێشەی چەندین نەخۆشیمانەیە چەنەها کە ڕاشکاتمان کردیە لە کشت و کاڵی دیالە کاکە با تیارە بێ چارەسەرێکمان بۆ دروست بکە نایە کاکە ئەوەی ساحب باغیشت ڕۆژ بە ڕۆژ دڵی سار دەبێ میلی سار دەبێ لە باغە جی داخە کە کەسێک نییە ڕێگری بکە لە لیان یعنی حتا قانونەکەش وەگەلیانەوە ڕێکات باخی گا دونی لە وەرچە و گشت دام و دەستگا حکوومێگان تێدە ڕم ندەی دایی دار نازارەی لە عمری 100 ساڵە و شەڤڵ لە گشتی سافە و کات و شەڤڵ لە وەرچە و عالم بەدەی فڕی دەت تەختی کات کە دەی زەوی و فرشی دەی کەسی گشت نییە وەگەلیانەوە قسە بکات جارانە هاتی لەناو خانەقین یعنی کەسێک هاتووە کاتی خۆی توێ نازام خانەقین لەناو باخەیان باخ لەناو خانەقینە بەڵام ئێستا چەند باخێک ماوە لەناو خانەقین. بەرپرسانی ئیداری شارەکە باس لەوە دەکەن زۆر جار تۆمەتباران دەستگیر کراون و دراونتە دادگا بەڵام دەسوەردانی حەزبی و سیاسی وەک هەمیشە ڕێگر بووە لە پێش سزادانیان. ئامارەکانی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی خانەقین شۆککەرن لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 150 حاڵەتی ئاگرکەوتنەوە تۆمارکراون لە کۆی 2252 نمزەوی باخی خورما زیاتر لە 1000 دۆنمیان بوونەتە قوربانی و بەتەواوی لە ناو چوون واتە نزیکەی نیوەی سەوزایی خورمای خانەقین فەوتاوە. بۆ ڕاگررتنی ئەم کارەساتە ژینگەیە بەڕێوەبەری کشت و کاڵی خانەقین سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان داوای بەهێزکردنی یاسا و سەپاندنی قورسترین سزا دەکات بۆی چیتر کەس نەوێرێت دەست بۆ پیرۆزی ئەم دارانە ببات. ئەمە مەحەڵەیە ئەوەی کە من بیرم بێت لە ساڵی 2007 نزیکەی 5 باخێک سوتا 6 باخێ 5 باخ بوو 2008 زیادی کرد بۆ 10 باخ تر وردە زیادی کرد هەتا گەیشتە حاڵەتی ئەوەی کە بۆ ئاین بۆ چۆنەڵێ دیاردەیەک هەوڵماندا ناوەکان کۆ کردەوە ناوەکانمان ئەدایە دیفاعی مەدەنی ئەوانیش هەوڵیانەدا لە ڕێگەی مەحکەمەوە بانگ بکرێن و حساباتیان لەگەڵ بکەن بەڵام بێنەتیجە بوو لەبەرەوەی تەداخلاتی ئەم لاو ئەولاد دروستە بوو خۆیانیش مبەراتیان بۆ خۆیان ئەهێنایەوە. خەمی باخەوانانی خانەقین دووسەرەیە لەلایەک ئاگر باخەکانیان دەسووتێنێت و لەلایەکی دیکەشەوە بێباکی و پشتگوێ خستنی حکوومەت کوشتونی چووکە نە دەرمانیان بۆ دابین دەکرێت و نەپاڵ پشتی دەکرێن ئەمە شوای کردووە ساڵانە ڕەنجی شانیان بەفیرۆ بچێت. خانەقین کا ڕۆژانێک بەبوونی 74 جۆری جیاوازی خورمای ناوازە دەناسرایەوە ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و بێباکی و ئاگری بەمەبەست بەرهەمەکەی گەشتووەتە کەمترین ئاستی مێژووی خۆی. ئەوانەی ئاگر لە ڕەسەنایەتی خانەقین بەردەدەن تەنها درەخت ناسووتێنن بەڵکو و خەنجەر لە دڵی مێژوو دەدەن ساڵانە بە دەیان دارە خورما بەم چەشتە دەسووتێنرێن و خاوەنەکانیشیان نازانن هانا بۆ کوێبەرن. دیار جەمال دەنگی ئەمەریکا خانەقین.